خۆشەویستانم ئەو کاتتان شاد بانگی بەڵێن ساڵح هاتنەوە بۆ پێشکەشکردنی دیدارێکی تایبەت لەگەڵ باڵیۆزی عێراق لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. وڵاتی عێراق وڵاتێکە فرەنەژاد و فرائین و فرائینزایە بە کۆمەڵی قەیرانی سیاسی و ئاسایشیدا ڕەت دەبێ. لە ماوەی ڕابردوودا ئاستی قەیرانەکان گەیشتە ئەوەی کە ناکۆکیەکی ئێجگار زۆر لە نێوان سەرەکوەزیری وڵاتەکە نورین مالکی هەروەها سەرۆکی پەرلەمانی وڵاتەکە ئوسامە نوجەیفی بێتە ئاراوە. ناکۆکیەکە گەیشتە ئاستی شەڕی قسەکردن. ئێستا سەبارەت بە ڕەوشی ئاسایشی عێراق لەگەڵ باڵیۆزی عێراق لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لوقمان فەیلی ئەم پرسیارانە دەکەین. جەنابی باڵیۆز زۆر سوپاسی ئامادەبوونت دەکەم بۆ ئەم دیدارە تایبەتە لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا. جەنابی باڵیۆز پرسیاری یەکەمم لە ڕەوشی ئاسایشی عێراقیەوە دەست پێ بکەین. ئەم وڵاتە لە ساڵی 2023ەوە هەتا ئێستا بە کۆمەڵی قەیرانی ئاسایشیدا تێپەڕیوە. تەنانەت کارگەیشتە ئەوەی کە شەڕی ناوخۆیی لە عێراقدا لە 2005 و 2006دا دروست بوو دەیان هەزار کەس کوژران. عێراقیەکان بۆ هەست بەو جۆرە بەرپرسیارەتیە ناکەن کە هەوڵێک بدەن ڕەوشی ئاسایشی وڵاتەکەیان ئارام بکەنەوە. بسم الله الرحمن الرحيم. في البداية حابب أشكركم على تحت المجال لهذه المقابلة. عێراق لە پێش ساڵی 2023 بە قەیرانی زۆردا تێپەڕیوە و ئەوەی لە پاش 2023ەوە ڕوویداوە بەرە ئەنجامی ئاسایی نەخۆشیە دێرینەکانن. هەر بۆیەشە دەشێت هەندێک جار چارەسەریەکان بەو شێوەیە نەبن کە دەیخوازین. ئەمە بێ لەوەی لەوانەیە چارەسەر پێویستی بە پیاداچوونەوە هەبێت بە زۆرێک لە دۆسیەکانی پێشوودا. ئێمە لە دەستورەوە دەستمان پێکرد. ئەم دەستورە باز لە دابەشکردنی نێوەندەکانی بڕیار دەکات لە وڵاتەکەدا، باز لە ڕوونی و ئاشکرایی دەسەڵاتەکان دەکات، دادوەری و جێبەجێکردن و یاسادانان، هەروەهاش باز لە ماف و ئەرکەکانی هاوڵاتیان دەکات. گرفتەکەی هەمانە چۆنێتی بەکارهێنانی ئەم دەستورەیە لەسەر بنچینەی دروست. لەو ڕوانگەیەوەی تا ئیستاش هەندێک ڕوانین هەن پشتیان بەستۆ بە فەرهەنگە نادروستەکانی پێشوو ئەوانەی دیکتاتۆریەت لە عێراقا دروستی کردن، ئەوانەی سیستمەکانی عەشرەتگەرایی و تیرەگەرایی دروستیان کرد. ئەو بیرکردنانەوەی میراتیەکانی شەڕ هێناینە ئاراوە. لە 2023ەوە عێراق بە ژمارەی قۆناغدا تێپەڕیوە، لەوانە داگیرکردن، ناوکۆکی ئاینزایی، ئەو جا میکانیزمەکانی هاوکاریکردنی هێزەکانی ئەمریکا، ئەو جا شەڕی دژە تیرۆرکارانی ئەڵقاعیدە و ئەو هێرشانەی بەعسیەکان دەیکەن. ئەمانە هەمووی بارێکی گرانن بەسەر شانی گەلی عێراقەوە و ڕوبەڕووی مێنەتی و سەختی کردوێتەوە هاوکاتی هەبوونی ئەو خواستانەی هەیەی بۆ ئایندەیەکی باشتر لە ناوچێکی لێوان لێو لە پشێوی. عێراق لە ناوچەکە جیانیە، ناوچەیەکە وەک بارێکی باو ئارام نییە و لە ڕەوشێکی نادروستدایە و عێراقیش خۆی لە بارێکی دروستدا نییە. لەو ڕوانگەیەوەی دەرهاویشتەکانی پێشوو کاریگەری زۆری کردووەتە سەر ڕەوشەکە. جەخت لە مەسلەی دەستوری عێراق دەکەیتەوە بە دۆکمنتێکی گرنگیش تەماشای دەکەی بۆ چارەسەرکردنی کێشەکان، بەڵام لەم دووسێ ڕۆژەی ڕابردوودا من بۆ خۆم جۆم لە نورین مالکی سەرۆکوەزیری عێراق بوو دەڵێ ئەم دەستورە ئەو دەستورە نییە کە بتوانین وڵاتێکی لەسەر پێک بێنی، بەم دەستورە ناتوانرێ وڵات بەڕێوە ببرێ. کاتێ دەستور خۆی بوو بە کێشە لێرەدا. الآليات العمل بالدستور لها تحديات. میکانیزمەکانی کارکردن بە دەستور سەختی خۆی هەیە. چۆنێتی ڕوانینەکانیش بۆ دەستور بە هەمان شێوە سەختی دێنێتە ئاراوە. لە ساڵی 2005ەوە کە دەستور پەسەندکرا، گۆڕانێک هاتە ئاراوە لەو سۆنگەیەوەی دامەزراوەکانی خاوەنی ئابوووریەکی داخرا و لاواز بوون. گۆڕان بۆ ئابوووریەکی کراوە، سیستمەکەی لە فەرمانڕەوایەتیەکی دیکتاتۆریەوە گۆڕی بۆ دامەزراوەکردنێکی دیموکراتیانە. ئەمانە بنەماگشتەکانی دەستورن لە عێراقدا، بەڵام کارکردن پێی قورسە. ناوچەکە ئاڵۆزە. عێراق لە پێشینەیەکی تاڵدا بووە، گرفت و سەختی ڕۆژانەی وەک تیرۆر ئەرکەکە ئالۆز بووە. ئەمانە هەمووی ئیشەکەی ئالۆز کردووە. ئەمانە بێ لەوەی کە دەبێت باسی ڕۆڵی هاوڵاتیش بکەین. هاوڵاتیان تیا ماون. ئایا هەرتەنها پشت بە هەڵبژاردن ببەستن وەک میکانیزمێک یان پێویستە ڕۆژانە ڕۆڵی هەبێت لە پرۆسەی سیاسیدا؟ لایەنێکی تریش ئەوەیە عێراق مێژوویکی دیموکراسیانەی نییە تا دامەزراوەکانی وڵاتەکە بتوانن بە گونجایی کار و ئەرکەکانی خۆیان بکەن. ئەمانەش هەمویان پەیوەندیان بە پێشینەی وڵاتەکەەوە هەیە و پەیوەندیشی هەیە بە بیرکردنەوە لە چۆنێتی گەیشتن بە ئامانجەکانی دەستورەوە. تێبینیکی تریش هەیە نەک هەر ڕۆڵی دامەزراوەکانی دەوڵەتی عێراق، بەڵکو ڕۆڵی هاوڵاتیانیش هێشتا ئاشکرا نییە. بەڕاستی کێشەکە هەر لە دەستوردا نییە، بەڵکو لە ڕوانین و لێکدانەوەکاندایە بۆ دەستور. ئێمە ئیستا پێویستیمان بە پیاداچوونەوەیە بە میکانیزمەکانی کارکردنی پێکەوەییماندا. پێویستیمان بە پیاداچوونەوە بە ژمارەی وەزارەتەکاندا.
پێویستیمان بە پیاداچوونەوەی ڕۆڵی دامەزراوەکانی چاودێریە، تەنانەت پیاداچوونەوەش بە ڕۆڵی بەرپرسان لە دەوڵەتدا. ئەمانە خاڵی گۆڕانکاری دەبن لە وڵاتەکەدا و کارێکی ئاسانیش نییە. بەڕای جەنابێ 10 ساڵ بەسەر ئازادکردنی عێراقدا کە تێدەپەڕێ، ئەمە ماوەیەکی بەس نییە بۆ ئەوی کە بتوانرێ عێراق ببێتە وڵاتێکی ئارام، یاخو 8 ساڵ لە پاش پەسەندکردنی دەستور ماوەیەک نییە بەس بێ ئەو میکانیزمانە بدۆزرێنەوە. الدستور البلدان تضعها لمدة 20 إلى 50 سنة المستقبل. وڵاتان دەستور بۆ 20 ساڵ تا 50 ساڵی داهاتوو دادەنێن، نەک بۆ 5 ساڵ یان 10 ساڵی داهاتوو. دەستور بە مەبەستی ڕوانین بۆ ئایندە دادەنرێت. خاڵێکی تریش ئەو سەختی و گرفتانەی ڕوبەڕووی عێراق دەبنەوە، وەک تیرۆر و وەک گەندەڵی میراتی شەڕ و وێرانکاریەکانی بەسەر وڵاتەکەدا هاتوون. عێراق هەر لە ساڵی 1975ەوە هەر لە شەڕدا بووە، ینی زیاتر لە 30 ساڵ. ئەمەش نەوەیکی لە عێراقدا دروست کردووە وەها دەزانێت بەکارهێنانی چاک ئاسانترین چارەسەرە و زمانی چارەسەریەکانە لە کاتێکدا دەبێت دیالۆگ هەبێت و چارەسەریەکان لەسەر مێزی وتوێژ بن. بەڵام گۆڕانکاریش لەوەی دیالۆگ جێی چەک بگرێتەوە هەروەها ئاسان نییە، چونکە پێویستی بە گێڕانەوەی ڕۆشنبیری هەیە بە بڕوابوون بە گۆڕان. بەڵام بەگشتی هەست بە گۆڕانکاریەک دەکرێت ئەگەر چی بچووکیشە بەڵام هەیە، ینی وەکو ئەوەی لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکاندا بینیمان جیاوازی هەبوو بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشوودا. ئەمانش بەڵگەن کە گەل بە شوێن میکانیزمە دیموکراسیەکانەوەیە و ئاشتەوایی دەوێت. بەڵام ئەو سەختیانەی پێشتر باسم کردن تەگەرەن. هەر بۆیە پێم وانییە ماوەی 10 ساڵ وەک زۆرێک لە شیکەرەوە کۆمەڵایەتی سیاسیەکانیش لەو بڕایەدان ماوەیەکی زۆر نییە. حەزەکەم ئەوم پێ بڵێ بەڕای خۆت، ینی ئەمە پەیوەندی نییە بە حکوومەتی عێراقەوە یاخوو بە پۆستەکەتەوە وەکو باڵیۆس. ئەم کێشانەی کە ئێستا لە عێراقدا هەن کێشەی ناو عێراقەیە کێشەیە لە دەرەوە بۆمان هاتووە؟ لا، لعم الأغلب من الأمور تكون هي إفرازات المجتمع. نا بەگشتی دەکرێت وەک دەرهاویشتەی کۆمەلگا سەیری بکرێت. ئەوەی لە دەرەوە دێت لە 3 بار تێپەڕ ناکات، یان هاندانە یان تەگەران یانیش چارەسەرن. لەگەڵ هەبوونی بە جیهانی بووندا شتێکی ئاساییە. ینی بۆ نمونە لێرە لە وڵاتە گرتوەکانی ئەمریکادا ئەلقاعیدە دیاردەی تیرۆری گواستەوە بۆ ناو ئەمریکا و ئەمەش بەشێکە لە بەجیهانی کردن. ڕەهەندێکی تریش عێراق وەک کۆمەلگایەکی دێرین میراتی شارستانی و فەرهەنگی و ڕۆشنبیری خۆی هەیە. بەڵام لەگەڵ هەبوونی ڕۆشنبیری دیکتاتۆری، لەگەڵ هەبوونی ڕۆشنبیری تاک فەرمانڕەوایەتی یان وەک ئەوەی سەروەختی سەدام حوسێن پێی دەگوترا سەرکردەی پێویست، ئەمانە هێشتاش کاریگەریان هەیە بەسەر ڕەوشە سیاسی و ئاسایشەکەی عێراقەوە. هەر بۆیە پێویستە لە بری پشتگوێخستنی گوردەکاریەکان پێویستە بە شوێن خاڵە هاوبەشەکانی نێوانمان نابگەڕین و لێرەوە چەمکی هاوڵاتی بوون لە ناوماندا کەشە بکات بە جۆرێک بە شێوەیەکی بەرپرسانە لە بەرامبەر بڕوانین، نەک لەسەر بنچینەی ناوچەگەرایی و لایەنکاری. ئەگەر ئەم هەنگاوانە برێن و چەمکی هاوڵاتی بوون گرنگی پێ بدرێت، ئەوە ئێدی هەر خۆی دەبێتە ڕێگر لە بەردەم هەموو دەستێوەردانێکدا و ڕێگەگرتنیش لەوەی لە دەرەوە کێشەکان بنێردرێن. باس لە مەسلەی هاونیشتیمانی دەکەی، ئەمە دەمبا بۆ پرسیارێکی تر سەبارەت بە وابەستەیی بە عێراقەوە. زۆرێکان هەست بەوە دەکەن کە گەورە ڕێبەرانی عێراق هیچ وابەستەیەکیان بە وڵاتەکەی خۆیانەوە نییە یا بە خاکێکەوە نییە کە بڵێن عێراقە. زۆرێک لە سەرکردەکانی عێراق بۆ چارەسەرکردنی کێشەکانی وڵاتەکە دەچنە تاران، دەچنە تورکیا، دەچنە عەرەبستانی سعودیە، بەڵام لە بەغدا ئامادەنین لەگەڵ یەکدا کۆ ببنەوە. ئەی مەسلەی وابەستەیی بە عێراقەوە چی لێ هات؟ المشكلة هي مو ما متعلقة بالانتماء بقدر ما متعلقة بمعرفة أصول العملية السياسية. کێشەکە پەیوەندی بە وابەستەی نیشتیمانیەوە نییە، هێندەی ئەوەی پێیوەستە بە زانینی بنەماکانی پرۆسەی سیاسیەوە، زانینی میکانیزمەکانی کاری حکومەتی و کاری پەرلەمانی و کاری حزبیایەتیکردن و کار لەسەر هاوکاریکردنی یەکدی. لە زۆر وڵاتی جیهاندا حکومەتی هاوپەیمانی هەیە، وڵاتیش هەن دەسەڵات و ئۆپۆزیسیۆن هەیە وەک ئەمریکا وەک بەریتانیا. لە عێراق زۆر لایەنی سیاسی هەن بەهۆی کامل نەبوونی پرۆسەی سیاسیەوە لە ئاستەکانی جوڵاندنن و ڕۆڵی بەرپرسانە بە تایبەتی لە ناو پەرلەماندا نەک لە ناو حکومەتدا. بەرپرسیارەتیەکانی پەرلەمان، ڕۆڵی دەنگدەران لە هەڵبژاردنەکانی نوێنەراندا ئەمانە کێشەیەکیان بۆ بەرپرسانی عێراقی دروست کردووە کە بەلایەوە ئاشکرا نییە کە پێویستە گەڕانەوە بۆ لای ئەوانە بێت خەڵک هەڵی بژاردوون، نەک ئەو وڵاتانی ئاماژەت پێکردن. لە لایەکی تریشەوە پێویست بە 4 خولی پەرلەمان هەیە
تا بگوترێت نەوەیکی پەرلەمانیت هەیە و هۆڵی پەرلەمان بکاتە سەرچاوە تا بگەڕێتەوە بۆ لای بە مەبەستی تاوتوێکردن و چارەسەرکردنی کێشەکان. شتێکی تریش گرنگە باز بکرێت پێویستە دەنگدەرانی وڵاتەکە کاتێک دەچنە سەر سندوقەکانی دەنگدانیان لەسەر بنچینەی چەمکی هاوڵاتی بوون بێت و لەسەر ئەو پرینسیبە بێت ئەوەی دەچێتە پەرلەمانەوە بڕای بە هەبوون و ڕۆڵی کارای پەرلەمان هەبێت بۆ مانای بەرژەوەندیەکانی وڵاتەکە لەسەر و هەموو بەرژەوەندیەکانی ترەوە بێت. ئەم جۆرە بیرکردنەوانش بەڕاستی لە شەو ڕۆژێک تا دروست نابن. چەند ڕۆژێک لەمەوبەر لە کۆنگریسی ئەمریکا بووم، لێرەش گرفت هەن و هەمیشە قسە و باس هەن لەسەر پاراستن و بەرزڕاگرنی بەرژەوەندیە گشتیەکاندا. بەڵێ من لەوا لەگەڵتام لە ناو کۆنگرسی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاشدا لەوانەیە کێشە هەبێ لەوانەیە هەندێک گرفت هەبن، بەڵام بەو شێوەیە نییە کە بگوترێ تەگەرەی گەورن. ینی من بۆ خۆم زۆر جار لەگەڵ ئەندامانی پەرلەمانی عێراق جایە کورد بێ، عەرەب بێ، شیعە بێ، سوننە بێ، تورکمان بێ، ینی ئەوان گلەیەکەیان لەوەیە دەڵێ پەرلەمان بۆتە پەرلەمانێکی ئیفلیج، پەرلەمانێک ناتوانێت چاودێری دامەزراوەکانی حکوومەت بکە، پەرلەمانێک لەلایەن حکوومەتەوە خۆی تەگەرەی بۆ دروست دەکرێت، نەک بەسەرەکە بەو شێوەیە بێ کە بگوترێ پەیوەندی هەیە بە ڕۆشنبیری و بە تێگەیشتن لە مەسەلەی پەرلەمانەوە. البلدان المتقدمة تكون متقدمة لأن الكل يعمل بروح الفريق الواحد. پێشکەوتنی وڵاتان لە ئاکامی گیانی کاری پێکەوەیەوە دێتە ئاراوە. ئەمەش بۆ مانایە نییە کاتێک تیمێک شتێک دەکات بێت و هەمان شت دووبارە بکەیتەوە. نا بۆ مانایە کاری دەستەکەی تر تەواو بکەیت، ببیتە تەواوکار بۆ هاوکارەکانی. ئەم جۆرە گیانە و ئەم شێوازە لە عێراق بوونی هەیە، بەڵام کە دەیتە سەر جێبەجێکردن هەندێک گرفت و کێشە هەن و سەرچاوەکانیشیان دەگەڕێنەوە بۆ لایەنە فەرمانڕەواکان کە لە پەرلەمانیشدان. تۆ سیر کە لە عێراق لایەنێکی ئۆپۆزیۆنت نییە و هەر هەموو بەشدارن لە حکومەتدا. ئەمە ژیانی پێویستە پیاداچوونەوە بەسەر کاری پەرلەمانی و بەسەر ئەرکی دامەزراوەکانی تری دەوڵەتی عێراقدا بکرێت وەک ئەنجومەنی وەزیران. حکوومەتی عێراق ئاوێنەی پەرلەمانە چونکە هیچ لایەنێکی جیاوازی تیادا نییە. بۆیە لەو بڕایەدام پێویست بە پیاداچوونەوەیەک هەیە بەڕوانینێکی ڕیالیستیکانەی هەمەلایەنیەوە وەک ئەوەی چی پێ بگۆڕدرێت کەی دەست پێ بکرێت. ئەم سەروەختە سەختە تاقیکردنەوەی کە بۆ گەلی عێراق. من ناڵم هەموو شتێک 100% تەواون. باسم لە دابینکردنی خزمەتگوزاریەکان نییە، بەڵام دەژڵێم لەم 10 ساڵەی ڕابردوودا دەستکەوت هەبوون و بەرەو ئەوەش دەڕوات زیاتر بن. ئەم حکومەتی ئیستا لە سفرەوە هاتە ئارا، هەندێک هەنگاوی ناوە، خاڵی پۆزیتیڤ هەن، بەڵام نابێت ئەوە لەبیر بکەین کە گەلی عێراق خواست و چاوەڕوانی زیاتری هەیە و دەشبێت زۆر ڕیالیستیکیانە سەر و سەودا لەگەڵ ئەم دۆسیەدا بکرێت. هەر بۆیە پیاداچوونەوە چارەسەرە. پێویستە پیاداچوونەوەی بە کۆمەڵ و بە بەشداری هەموو لایەنەکان بکرێت. ئەو پێداچوونەوەی بەڕای جەنابێ بە عێراقیەکان بە تەنیا دەکرێت پێویستیان بە کۆمەک و یارمەتی دەرەکی هەیە بۆ نمونە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا. طبيعي الإنسان عندما يمر بمراحل ومحن يحتاج إلى الأصدقاء. بێگومان کاتێک مرۆڤ بە قۆناغەکەتە هەڕەت دەبێت ڕۆبەڕووی کێشە دەبێتەوە، پێویستی بە دۆست هەیە و ئاساییە هەر تەنها پشت بە دۆستەکانی نەبەستێت بۆ گێڕانەوەی متمانە بەخۆی تا ئەگەر لە داهاتوودا هەر کێشەیەک هاتە سەر ڕێی ئەواتوانای هەبێت خۆی چارەسەری بکات و داوای پشتیوانیش لە دۆستەکانی بکات. دامەزراوە ئەمریکایەکان ئامادەن بۆ هاوکاریکردن. دەستم کردو بە پەیوەندیکردن پیانەوە بە پێی بەرنمەیەکی نوێی کارکردن سەبارەت بە چۆنیەتی پێکهێنانی بێڕێوەبەرایەتێکی تۆکمە، چۆنەتی بەگشتداچوونەوەی گەندەڵی، چۆنەتی یارمەتیدان بە گواستنەوەی تەکنۆلۆژیای ئەمریکایی، چۆنیەتی پشتیوانیمان لە بوژاندنەوەی شێرخانی وڵاتەکە. ئەمانە بێت لە دۆسیەکانی تایبەت بە کۆمەڵگای سیڤیل و قسە و باسکردن لە دۆسیەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ و سوودوەرگرتن لە ئەزمونەکانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا. دەشبێت ئەوەش بڵێم ئێمە خۆمان وەک ئەندامی یەخێزان پێویستە بزانین ناوێت هەر کێشەیەکمان هەبوو پەنا بۆ دراوسیەکانمان ببین. بۆیە جەخت دەکەمەوە پێویستە یەکەم جار لە خۆمانەوە دەست پێ بکەین، ئەو جابێنە سەر داوای یارمەتی لە شوێنی تر. هەڵسەنگاندنی خۆت بە تایبەتی کە تۆ ماوەیەکی کەمە دەست ینی وەکو پۆستی باڵیۆزی عێراق لە ئەمریکا دەستە بەکارەکەت کردووە، چ جۆرە هەڵسەنگاندنێکە هەیە بۆ پەیوەندیەکانی نێوان بەغدا و واشنطن لەبارێکی دروستدایە؟ العلاقة بدأت بنقطة تحول بعد ما خروج القوات الأمريكية. پەیوەندیەکان لە خاڵکی وەرشەرخانەوە دەستی پێ کردووە پاش کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا. پێشتر پەیوەندیەکان لەسەر بنەمای هەبوونی هێزە سەربازیەکەی ئەمریکا بووە لە عێراق، بەڵام ئیستا پاش مۆرکردنی ڕێکەوتنی استراتیژی نێوان بەغدا و واشنطن پەیوەندیەکان چوونەتە قۆناغێکی ترەوە.
ئێستا ڕوانینێکی خۆمان هەیە بۆ ئەم پەیوەندیانە لەسەر بنچینەی ڕێزگرتنی سەروەری هەردوو وڵات هاوکاریکردن و هاوبەشیکردن و ئیستاش بە شوێن هاوبەشیکی استراتیژیەوەین بە شوێن هەبوونی دۆستایەتێکی درێژخایەنداین لەگەڵ ئەمریکادا بە شێوەیەک ئەوانیش بە شوێنمانەوە بن بۆ چارەسەرکردنی هەندێک لە کێشەکانی ناوچەکە و عێراق ڕۆڵێکی پۆزیتیڤانەی هەبێت لە دۆزینەوەی چارەسەر بۆ کێشەکانی ناوچەکە کە جەنابەت ئاماژە بە چارەسەرکردنی کێشەکانی ناوچەکە دەکەی سووریا بەشێکە لەوە سوريا على رأس القائمة الآن. بەڵێ سووریا لەسەرەوەی لیستەکەدایە پێویستی بە هاوکاریە و ئەزمموی سووریا سەلماندی کە چارەسەری سیاسیانە باشترین ڕێگەیە بۆ کۆتایی هێنان بە قەیرانی سووریا یان دەبێت چارەسەری سیاسیانە تەوەری سەرەکی هەوڵەکان بن هاوکاریکردن لەگەڵ وڵاتانی ناوچەکە لەگەڵ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان لەگەڵ وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا گرنگن بۆ داخستنی ئەو لاپەڕە خوێناویانە و هەڵدانەوەی لاپەڕێکی نوێ بۆ بنیاتنانی سووریایەکی نوێ كما كنا نعرف سابقا. سووریا نوێ بە بەشار الئەسەد وەکو سەرۆکی سووریا یا بە ئاڵوگۆڕ لەو سەرکردایەتیەدا. دەستوری عێراق ڕوون و ئاشکرایە کە دەستێوەردان نەکرێت لە کاروبارەکانی وڵاتانی دراوسێدا ئەمەش وەهامان لێ دەکات نەچینە ئەو دۆسیەوە کێ سەرۆکی داهاتووی سووریایە ئێمە دەڵێن پێویستە ڕێز لە ڕای سووریەکان بگیرێت وەک چۆن ئێمە بە قۆناغەکانی هەڵبژاردنە ڕەت بووین سووریەکانیش بە هەمان قۆناغدا ڕەت بن باشتریش وایە وەڵامی ئەم پرسیارە هەڵگرین بۆ کاتێکی تر ینی کاتێک میکانیزمەکان دیار دەکرێن بۆ هەڵبژاردن لە سووریادا و وەڵامەکەشی بۆ گەلی سووریا جێدەهێڵین. مەسەلەی سووریا و ڕوانینی حکوومەتی عێراق لەسەر دۆزی سووریا و هەروەها پەیوەندیەکانی بەغدا بە تارانەوە ئەمانە بڕێک کێشەی بۆ دروست نەکردوون لە پەیوەندیەکانتانە لەگەڵ واشنطن. طبيعي موضوع سوريا هي في البداية كانت نقطة اختلاف وليست نقطة التقاء. بێگومان لە سەرەتادا دۆسەی سووریا خاڵی جیاوازی بوو نەک خاڵی بەیەکگەیشتن چونکە حکوومەتی ئەمریکا بەرنامەیەکی تری هەبوو ئێمە وەک وڵاتێکی دراوسی سووریا قەبارەی قەیرانی سووریا دەزانین جەختمان لەسەر چارەسەرکردنی سیاسیانە کردوتەوە نەک چارەسەرێک لە ڕێگەی بەکارهێنانی لەشکریەوە جەختمان لەسەر چارەسەری ئاشتیانە کردوتەوە نەک چارەسەرکردن بە تفەنگ هێشتاش هەرم ڕوانینە لەگەڵ لایەنی ئەمریکیدا باز دەکەین بە مەبەستی دۆزینەوەی باشترین ڕێگە بۆ گەیشتن بە چارەسەرێکی ئاشتیانە بۆ دۆسیەی سووریا چونکە هێشتا مەینەتیەکانی گەلی سووریا کۆتاییان پێ نەهاتووە بۆیە لە ڕووی مرۆڤایەتی و ئاینیشەوە لەسەرمانە چارەسەرێکی ئاشتیانە ببینینەوە بۆ قەیرانی سووریا جیاوازی ڕوانینەکان شتێکی خراپ نییە چونکە گرنگ ئەوەیە بگەینەوە بە ئامانجێکی هاوبەش بوونی پشێوی لە سووریا کێشەکانی ناوچەکە چارەسەر ناکات بەڵکو ئاڵۆزیان دەکات با سەیری کێشەی پەنابەرانی سووریایی بکەین لە وڵاتێکی وەک ئوردوندا ئەمە یارمەتی دەرنابێت بۆ سەقامگیری لە ئوردوندا بارێکی گرانی ئابووری و ئاسایشیە لەسەر ئوردنی دراوسێ و بە هەمان شێوەش بۆ تورکیا و بۆ عێراقیش بۆیە دەبێت هەموو هاوکار بین بۆ دۆزینەوەی چارەسەرێکی ئاشتیانە و دیالۆگ چارەسەرە. الحوار هو الحل. جنابی باڵیۆز سوپاس دەکەم بۆ ئەو کاتێک کە پێت داین و سازدانی ئەم گفتوگوۆیە لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا زۆر سپاس دەکەم. زۆر سپاس کاکە جان مەمنونم.